بەهۆی زۆرکردنی باج لەسەر دوکانەکانیان هێندەی نەماوە زیاتر لە 100 دوکانی بازاری عەسری لە سلێمانی دابخرێن. دوکاندارێک دەڵێت ساڵانە لە 10 باجی کرێی دوکانەکانیان زیاد دەکرێت. ئەگەر پارەکەش نەدەن زیادەی دەچێتە سەر و ئێستا زیاتر لە 9 ملیۆن دیناریان لایە، بەڵام بەهۆی بێبازاڕیەوە ناتوانن ئەو پارەیە بدەن. زیاکرەوە بەڕاستی هەنی جاری وایە کرێ دوکانیش دەنایەنێتەوە. ئێمە ماقولە لە 400,000 تا 3 ملیۆن پارە بەڕاستی زۆرە قەناعەت بە مامۆستا ئەنجا بێجگە کرێی ئاو زەڕی بە کارەبە هەنی مەعیشەتەکەش دەنایەنێتەوە مانانە مانی وەها بە 500-600 دانازە زێرما کردووە تازە وای لاتوە. ئەرە وەڵڵا حکومەت نات دەقە بەدەقە کرێزیاکە لەسەر میلەتە کارەبە ئاو زەڕی بە ئێمە ماقولە لە دوو دوکانە 6 ملیۆن زەڕی باتەوە. ئەڵێ ئەگەر نەشییت باجی زیاتری خێ سەر لە 6 ملیۆنەکە بۆ بە 9 ملیۆن ئێستا مەعیشەتیش ئەوە ناهێنێ ئەکە ئەو پارە دەربێنێتەوە. ئەم دوکانانە مڵکی پارێزگان و بەسەر قفڵانە دراون بە کاسبکاران. لە ساڵی 1963 بازاڕەکە دروست کراوە. دوکاندار هەیە زیاتر لە 40 ساڵە کاری تێدا دەکات. ئێستا بە زیادکردنی باج لەسەریان بەناچاری دایان خستووە. هەرچەندە ڕۆژنە نووسینگەی جێگیری سەرۆکی حکومەت، بەڵام هیچیان بۆ نەکرا، تەنها پێیان وترا پشتگیری لە داواکاریەکانیان دەکرێت. ساڵی 2021ەوە بە بڕیارێک هەموو ساڵێ لە ساعدا زیاتێتە سەر کرێکەمان هەموو ساڵێ. ئەگەر ئەمە بەردەوام بێ بۆ چەند ساڵی ئایندا کرێمان بۆ نایرێ مەجبور ئەبێت دوکانەکان چۆڵکەین. ئێمەژێکی 40-50 ساڵە لەناو دوکانانین، هەموو ساحەبی ماڵ و مناڵین، تەمەنی گەنجەتیمان لەو دوکانانە تەواو کردووە. کولی دوکانێکمان 5-6 عیلەی لەسەرە لە ناوەڕاستی شاری سلێمانیین. پاساویان ئەوەیە گوایە بودجە بەش ناکە بەشی داهات داهار زیاکەن داهات بەم شێوەیە لەسەر بەکرێ دوکانی من زیان ناکرێت. دوکاندارەکان دەڵێن حکومەت لەسەر حیسابی ئەوان دەیەوێت داهات زیاد بکات. پێیان وتراوە لەبەر ئەوەی داهات کەمی کردووە باج زیاد دەکەن لەسەریان. لە کاتێکدا حکومەت هەموو دەرچەکانی کارکردنی لە کاسبکاران داخستووە و ئیشوکار پەکی کەوتووە، لەم لاشەوە بە زیادکردنی باج و ڕسومات تەنگیان بە کاسبکاران هەڵچنیوە. ئەم دوکاندارانە داواش دەکەن گرفتەکانیان بۆ چارەسەر بکرێت، هاوشەی مڵکەکانی شارەوانی 5 ساڵ جارێک باجیان لەسەر زیاد بکەن، نەوەک ساڵانە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.